خەوە ئەو لەشکر کێشەی کە دەبینین ئەوە نەگەوە لە ساڵانی ڕابردوش کە دیتیتمان ئەو لەشکر کێشەیە دەکرێتە سەر هەرێمی کوردستان بەداخەوە هەرێمی کوردستان لەو حالەتە زۆر بێدەنگە ئەوە بەڕاستی شەرمە بۆ حکوومەتی هەرێم کە بێدەنجەکی گەورەی نواندیا ئێستا دەبینین کەەوە دەگاتە وەرزی کشتتوکار لە منتیقەی لای لە سنووریەکان بە تایبەت لە منتیقەی ئامێدی ئەوە خۆمان دیتیتمان لە منتیقەی سیدەکان لە قەندی لە دەیان شوێنی تر لە شنگال لەوانە دێ فڕۆکە جەنجەکانیان دەنێری بە چەکی متەتەوڕی سەردەمیانە دێ هێرش دەکاتە سەرخاکەی هەرێم کە هەرێمی کوردستانیش سەر بە دەوڵەتی عێراقا بەداخەوە عێراق لەو ناحیە دەبینین زۆر بێدەنگا هیچ هەڵوێستێکی نەنواندووە و ئەمریکاش پێم وایە ئۆکەی دای تێدەنا ناتوانانی بەو شێوە هەڕەمەچیە بێتن خەڵکی سڤیلی کورد لەو منتیقانە شەهید بکە و بریندار بکە و بەخ و باخاتیان لێ وێران بکاتن دیتمان لە فترەی ڕابردوو چەندین جار لە سنووری ئامێدی ئێستا چەندین گوند هەیە هەر چۆل کراوە بەداخەوە یعنی چۆل کراوە حکوومەتی هەریمیش لێ بێدەنگە دەبینین لەوێندرێ چەندین کوڕوبا لە ناو باخەکانی خۆیان دێ شەهید دەکرێت هیچ پڕەبتەچی نەبوو بە پەکەکا بە هیچ پێم وانە ئەو شوێنانە لە زۆر شوێن ڕاستە پەکەکە هەبووە وجودی هەبووە لە منتیقەی قەندیل و لە هەندێک شوێن بەڵام پێم وانە لە زۆر شوێن هەبووە پەکەکەشی لێ نەبووە بەڵام ئێستا بۆ نمونە پەکەکە چ دەکات لە مەخمور ڕاستە ئەوە کەمپەچی لێیە بە ئەوە خەڵکی ڕۆژ باکوورن تێدانێ بەڵام تەمەشا دەکەی هەموو ژن و منداڵ و خەڵکی پەککەوتە و ئەوانە لەو کەمپینا بەڵام دێ لە کەمپەکە دەدا ساڵانی ڕابردووی چەندین جار لێدا ئەو ساڵی سنجارشکە لێدا ینی چەندین جار شەهیدیان لێدایە خەڵک لی بریندار بووە یعنی خەڵکی هەتا نەک برێن خەڵکی باکوور خەڵکی دیکەشی تێدا هاتە شەهیدکردن و بریندار بووە ئەوانە ینی بەداخەوە بۆ حکوومەتی عێراق دەبی هەڵوێستی هەبایە بەڵام کە ئەو ڕۆژەی وەزیرێکیان دێتن لەگەڵ حکوومەتی عێراقدادێ ئەو کاتی من ترسم لێغارە بوو گوتم ئەوانە بەنیازی شتێکن و شتێکیش دەبیتن بزەبت شتەکەش بوو ئەوجا ئێستاش ئەمن بۆ پێی معلومات ئەو ڕۆکەش ئێستا دیتیتمان چەندین جەندرمەی تورکی و دەبابەی تورکی و بە ناوی نازام هێزەکە وڵی ناوەکە بزەبت لە بیرنیە بەڵام داخیلی هەرێمی کوردستان بووە بۆ ئەوەی دیسانە کە شتێکی بەرفرەوان ئەنجام بدەن و دیسان لێرکانە خەڵکی سڤیل خەڵکی کوردستان دەبیتەوە تەسعە بەداخەوە بۆ حکوومەتی هەرێم بەڕاستی دەبینین تەسمیل بوونێشی واقعانە پێوە دیارە ئێمە ئەو ڕۆژە لەگەڵ کۆمەڵێک لە چالاگوانانی سیاسی و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی شتێکمان ڕاگەیان گوتمان ناکرێ بێدەنجی ئەمە بەڕاستی لە هەولێر ئەو بێدەنجیە بەس سەبابیش چێنین سعات 6 ئێوارەمان دانا کە گردبوونەوە نەک خۆ پیشاندان گردبوونەوەیەک بکەین لەبەر دەم نەتەوەی یەکگرتووەکان یعنی وەکو شتیوە شێوەیەکی مەدەنی یاداشتێک بدەینە نەتەوە یەکگرتووەکان بۆ ئەوەی بەڕاستی هەوڵێک بدا و بەڕاستی خۆشم لی زۆر بێ ئەومە ینی لە نەتەوە یەکگرتووە چەندین جاری دیکە ئێمە یاداشتماندایە ئەوەمان کرێ بەداخۆ نەتەوە یەکگرتووەکانیش بێدەنجێکی زۆری ئەوریە ئەوە دەبینم گەلە کۆمەچیەکە گەلە کۆمەچیەکی دەبینم لەسەر بە تەواوی لەسەر قەزیەی کورد دەبینین ئێستا کە داعش لە منتیقە دێتن چەندین گوندی عەرەب دەبڕی بەڵام دێ لە کورد دەدا خەڵکی کورد دەفرێنی پێشمەرگەی کورد شەهید دەکا خەڵکی سڤیل شەهید دەکا یعنی بەداخەوە یعنی ئەوانە گەلە کۆمەچیەکان بدەبینم لەسەر هەرێمی کوردستان ئەوە زیاتر ئەمن دەیگەڕێنەوە بۆ تورکیا هێزی تورکیا ئەوە دەکاتن بەداخەوە لەسەر پرسیارەکەشت یعنی ئێمە هاتین سعات 6 مەوعیدەکەمان بوو کە بین کە داخیلی بووین هەر لە ترافگلایەتی پێشی بگەێنێتەوە یەکگرتوەکان و لای مەتاڕ و ئەوانە دیتمان هێزێکی ئەمنی یەکجار گەورە یەکجار زۆر لە منتیقا بڵاوی پێکراوە بەدەیان سیارەی عسکەری و سیارەی ئاسایش و پۆلیس و ئەوانە تەوزیع بوون ئێمە هەر لە ناو سیارەکەی خۆمان ڕۆیشتین لەگەر برای بە ڕێزم کاک هەواڵ بوون بەیەکەوە بووین لە ناو سیارەکەی خۆمان ئێمە دەستگیر کراین و ئەوانە بەبێ ئەوەی هیچ شتێکی یاسایی و قانونیان پێبێ و یەکسەر ئێمەیان دەستگیر کرد و ئەمەیان ڕەوانەی زابطی کرد و یەکسەر تەعویلی مرکزی بەختیاریان کردین کە چوین لەوێندەرێ کۆمەڵێک برادەر و کۆمەڵێک هاوڕێمان لەوێندەرێ بوو هەمویان ئەوانە دەستگیر کرابوون لە زیاتر لە 15-20 کەسیان لە یەک غورفەی زۆر گچکە کردبوو بەبێ هیچ پارێزبندیە کە ئەو ڕۆکە دەبینین کۆرۆنا لە گۆڕەیە هەمویان لە ژۆرێک کرد و زیاتر لە ژن بەش ژنیان لەگەردا بوو کاگڕێ باز و برادرانی ئەوانە یعنی ئەوانە هەمویان لە یەک ژۆری کردبوون زیاتر لە سعاتێک
سزنیان کردبوون کە ئێمە چون قەڵەبارەکە دروست بوو ئەو ئێمەیان هینا ئەوانیان هینا دەرێ وەگەر ئێمەیان کردو ئەوانە هێشتیانیەوە هەتا سعاتدا دوای چەندین ئیهانە چەندین وێنەگرتن بە ڤیددیۆ ڕسمگرتن یعنی باوەڕ بکە ئەزیەتی هەندێک لە هاوڕێیانیشیاندا یەک لەوانە تۆزە قسەی کردگوتی کاکە ناکرێ ئێوە ئەوها بۆ شێوێ تەعامل بکەن و ئەو هەموو ڕسمگرتن و ئەو شتانە تێگەیشتی ملیان گرت و بردیانە ژۆرێ یعنی هەندێک ئەزیەتیاندا یەک لەوانە لە هاوڕێیەکان بکەوە بە چاوی خۆم دیتم یعنی دەیان شتی ئەوها خراپیان بەکارهینە بەرامبەر بۆ هەتا ئێستا هیچ هەڵوێستێکی جدی نەمان بینیوە هەبێتن و تەنانەت زارێکی و هیچتر وەکو ئەوە هیچتر نییە جا ئەگەر خۆ پشگیریان لێ کردی بۆ ناو ئەویان کرد بە ئەوانەش نیان دەتوانانی بەو شێوەیە هێرشمان بکەنە سەر نەخێر هیچ پشگیریان نەکردین و هیچ ناڕازی بوونێک لە ئێنەوە جارێ نەمان بینی لەسەرمان بێنە دەنگ ئەگەر هاتبانە دەنگ ئەو پێشێرکاریە نەدەکرا لە بەردەم UN بەرامبەر بە و چالاکوانە مەدەنیانە وەڵاهی هەڵوێستی من دیارە هەڵوێستی من هەڵوێستێکی نەتەوەیە هیوادارم گەلی کورد لایەنە سیاسیەکان بەبرایەنە بگەنێ اتفاقێک بتوانین ئەم هێرشانە لە ناوبەرین بتوانین ئەم هێرشانە بشکێنین جارێکی تر کورد ماڵوێران نەبیتەوە جارێکی تر کورد دەربەدەر نەبیتەوە بەڕاستی مەترسیەکی گەورە لەسەر کورد هەیە جا بۆیە هەڵوێستمان ئەوەیە ئێمە بەردەوام دەبین لە چالاکیەکانی خۆمان دژی دەوڵەتی تورک ئێمە دژی هیچ لایەنێکی سیاسی نین ئێمە دژی هیچ لایەنێکی حکوومەتی هەرێمی کوردستانین ئێمە وەکو برا حەز دەکەین پێکەوە ئەم هێرشانە تێک بشکێنین بۆ ئەوەی بتوانین ئەو بڕە ئازادی لە باشووری کوردستان ئەم پارچە ئازادی لە باشووری کوردستان لە ساڵی نەوەتەکان کە هاتیتەدی بە خوێنی هەزارەها شەهید هاتوتەدی جا بۆیە حەز ناکەن خوێنی ئەم شەهیدانە بە فێڕۆ بچێ هەموو ماڵەکان ماڵوێرانیان بینیوە هەموو دایکەکان ئیتر بەس بێتن دایکەکان کراسی ڕەش بپێشن و شین و گریان بۆ ڕۆلەکانیان دابنین ئێمە بەڕاستی دەمانەوێتن لە ژێر ئەڵەیەکی ئازاد دابژین لە ژێر هەوایەکی ئازاد دابژین مافی خۆمان هەبی مافی سربەخۆی خۆمان هەبیت جا بۆیە تورکیا ئەمە بەڕاوان نبینیتن بۆیە هێرش دەکاتە سەر ئێمە ئەم هێرشەش بە بیانووی پەکەکێ دەکاتن بدروێە ئەم هێرشە پێم وابیتن ئەمە هەنجەتەکە هەنجەتی پەکەکێ ئەگەنا بەڕاستی ئەمە پیلانێک کە دەیوێتن باشووری کوردستان داگیر بکاتن و دابڕێتەوە لە عێراق وەکو میراتی گشتی کە بەخۆی باسەکە میراتی گشتی لە ناودلی خۆماندایە کە دەڵێتن ئێوە دەوڵەتی عوسمانی ئاوا بکاتەوە ئیتر دەوێتن ویلایەتی مووسڵ بگێڕینەوە سەر تورکیا ئەمەش پێم وابی خەونە ناتوانێت ئەم ئیشە بکە ئیشەڵا بە ئیزنی خی گەورە و پاشانیش بە ئیزنی ئیرادەی گەلەکەمان ئەگەر بێتوی ئێمە یەکگرتو بین ئێمە یەک هەڵوێست بین بێگومان تێک دەشکێنین ئەم هێرشە لە ناو ئەچێت وە هیوای سەرکەوتن بۆ تەواوی ئازادی خوازان و چالاکوانانی مەدەنی دەخوازم سوپاس بۆ ئێوەش کە ئەم دەرفەتانتان بینی و توانتان ینی ئەم قسانەی من بگەینە